سلام علیکم تابعین خوێنکەرانی عزیز ئێوە شکاری ڕاهێنانەکانی بابەتی جێناوی نیشانە لە ڕاهێنان یەکەم بسملای لێکەین ئەڵێ جێناو نیشانەکان لەم ڕستانە دەربهێنە یەکەم دەڵێ ئەویان هەڵبژاردووە ئەوە پێی دەوترێت جێناوی نیشانە ئەو جارە ئەمەم بۆ بهێنا ئەمە بریتە لە جێناوی نیشانە سێم ئەوێ هەسەیدایەمەیە ئەوێها جێناوی نیشانەیە چوارەم ئەوانە زیرەکن ئەوانە جێناوی نیشانەیە پێنجەم ڤان زەبیێن خۆکێلان ڤان ئەوە جێناوی نیشانەیە لێرانە شەم جێناوەکانمان دیاری کردووە ڕاهێنانی دووەم وەڵامی ڕاست هەڵبژێرە یەکەم ئەم زەویە بە پیتە هێڵبەژێر داهاتوەکان چین ئەم زەویە ئەم لەگەڵ بزوێنی کورد ئەو پێی دەوترێت هاوڵناوی نیشانە لەبەرەوەی دوو کەرتا نایە لە نێوانیاندا هاتووە دووەم ئەوە شاخی قەندیلە ئەوە چییە ئەوە بریتە لە جێناوی نیشانە ئەو جارە خاڵی سێم ئەو بەرگری لە خاکەکەی دەکات باشە ئەو چییە ئەو بزوێنی کورتی لەگەڵدانی کاتۆ جێنای کەس سەر بخۆیە وەکە سێمی تاک چوارەم ئەمانەنەوەی دوا ڕۆژن ئەمانە چییە ئەمانە جێناوی نیشانەیە لە بۆ کۆی نزیک بەکار دێتن پێنجەم ئەو قورتە چەلەنگە باشە ئەومان هەیە لەگەڵ بزوێنی کورتی ئەو بزوێنی کورد نایە لە نێواندا هاتووە هەروەها بریتە دوو کرد کەواتە ئەو لەگەڵ بزوێنی کورد بریتە لە هاوڵناوی نیشانە ڕاهێنانی سێم شەش ڕستە بهێنەوە کە جێناوی نیشانی تێدا بێت سییانیان بۆ نزیک و هەروەها سییانیان بۆ دوور بێت ئەمەش دەڵێن ئەمە بنووسەوە ڤینان خاریە ئەڤانزەکەت خۆ فرۆتیە ئەوانە هەر سێ جێناوی نیشانە لە بۆ نزیک بەکار هاتوون لە بۆ دوورەکان دەڵێ ئەوە ژینگە دۆستە ئەوانە دەناسم ئەوێها هاتن ئەوێها ئەوانە لەگەڵ ئەوە جێناوی نیشانە لە بۆ دوور بەکار دێتن ڕاهێنانی چوارەم ئەو شانی هەڵیان بەژێر داهاتوە شیان بکەوە چەند ڕستەشی دایتەمە وشێ بەژێر هەندێک وشە داهێنەوە ئێمە وشەکان شی دەکەینەوە دەڵێ یەکەم ئەمە بۆ قوتابخانە هاتبوو ئەمە چییە ئەمە جێناوی نیشانەیە هەروەها ئەرچی بکەرە قوتابخانە ئەوە ناوە قوتابخانە چەند دانەی یەک دانەی کات تاکە ئەکەی وەرنەگرتە کەواتە ناسراوە مادەم کەوتیتە دوای ئامرازی پەیوەندی بۆ کەواتە ئەرشی قوتابخانە بریتە لە تەواوکەری بەیاریدا دووەم ڤی گەنم چاندیە ڤی جێناوی نیشانە بۆ تاشی نزیکی نێر هەروەها ئەرچی بکار لە بۆرە کاری چاندنەکەی ئەنجامدایە چاندیە کاری ڕابردوو تای ڕاگەاندنە تێپەڕە هەروەها سادەیە ئەوە یاد حەلا ئەوە هەشیرنە ئەوە جێناوی نیشانی هەروەها ئەرچی نیهادا لەبەرەوەی کاری ناوتەوامان هەیە لە کۆتاییەکەی ئەوەی لێکەم ئەرچ دەبێتە نیها ئەوەها جێناوی نیشانەیە بۆ تاشی دووری مێ هەروەها ئەویش ئەرچ نیهادەها ئەوەها شیرینە باشە دیسان و کاری ناوتەوای بزوێنی کورتمان هەیە ئەوەی لێکەم ئەرچ دەبێتە نیها شیرین هاوڵناوە هەروەها داڕێژراوە ئەش تەواوکەری کاری ناتەواوە بزوێنی کورد کاری ناتەواو بۆ کاتی ڕانەبردووی ئێستا دیاردا هاتینە کۆتایی ڕاهێنانەکانی بابەتی جێناوی نیشانە لە مەرزەمەکەم کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردندانراوە توانی سوودیان لێوەربگریت تاوانێشتر هەر شاد سەرفراز بن سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه